جدلي ما بالرافينا زيموري تهيفيا ما بجهبينا لبنداتا تفبش مرجو أفيجاري خويا نبل برجاوت ما دبو ما قيرك بلبلي دمي اتخان السرقلي للسحاري جدور ياوي دنجتا عم هزدكين أبرو كتويش مسلي وەکو زانن طبعا ئەف 4 ساڵ ڕەحمەتی کۆچە داوی کردیە و ئەم وەک ناوی مالباتێ ئەم سپاسیا وان حەزریا میوانێ مە هێژا قەدرگران گشاتکن ڕاستیژی وەکو زانن یعنی هونەرمەند سەید گاباری نەملکێ مالباتێکی بوو یا عەشیرەکێ بوو ئێمە وەک مالباتی ئەم اعتبار دکن هونەرمەندێ مەی قەدرگران سەید گاباری هونەرمەندێ هەر چارپەرچێ کوردستانەیە ئاوازاوی ji بۆ کوردایەتیە بوو ئاوازاویش بۆ پێشکەتناوی ملەتی بوو ڕزگارکردناوی ملەتی بوو و دباوەریامەدە ناما خۆدا یعنی ڕاستە بلکی قەدەرا ڕەش بچێکی زوو کۆچاداوی کرد لێ ناما خۆدا و وەک واجب لەسەرمە ملەتێ کوردجی ئەمژی هەر ساڵ ئەم بیرانی ناوی بینن ئەم بدن خۆیاکردنیش خەڵکی خۆ ملەتی خۆڕێ ئەف هونەرمەندێ مەی هێژا و دەلان مامۆستا سعید گاباری هەنگام لەسەر ڕۆلاوی بسەکنن نەهەوتەنێ وەک سترانبێژ یا هونەرمەندەکی بەری هەر تشتی مامۆستا سعید گاباری هونەرمەندێ شۆڕەشی ji derkî بۆ شۆڕەش هەبوو دەست پێ سترانێ کرد سترانی وێ بێتر شۆڕەشگەری بوون بۆ شۆڕەشێ بوون و بۆ پێشمەرگا بوون ڕۆلاوی gelek lê diyar bû لە ئالێکی دەدە مامۆستا سعید گاباری ڕۆلێک وی gelek xuya hebû ڕۆلێک mezin hebû de kultûr û strana Kurdî de ew wî carna digot ez bêtir vekum lêlerim bêtir got ez dengbêj û hunermend bim wekî stûnekî di hunerê dibû û di kultûra Kurdî de bû Mamosta Saîd dûmahîkî xwe di carê got em tenê diman digot tevgera Kurdî bêtir pêdivî birrixneyê bêtir ji alîkariya wî car caran jî me dîtimî weke rixnekir li tevgerê dikird û li ser êşê wê disekinî û li ser karê wê ê nedurist disekinî gotinê wî jî timî wek rasteqî nebûn timî